فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور بەردەوامە لە نمایش لە سینەما سالمی شاری سلێمانی و لە شاری هەولێریش بە هەمان شێوە بەردەوامە لە نمایش. هەموو ئەوانی کە بینەری فیلمەکە بوون دڵخۆشن بەوەی کە بینەری یەکێک لە باشترین فیلمە کوردیەکان بوون، فیلمێک کە هونەرێکی باڵا و هونەرێکی جدی هەموو ئەوانی کە بینەری فیلمەکە بوون و گێڕانەوەی فیلمەکەیان کردووە زۆر بە جوانی باس فیلمەکەکەن و باز لەواکەن کە ئەم جۆرە فیلمانە بەڕاستی شاکارن، ئەم جۆرە گێڕانەوانە، ئەم جۆرە چیرۆکانە زۆر گرنگن بۆ بینەری ئێمە. یەکێک لەوانی کە چووە بۆ بینینی فیلمەکە و فیلمەکەی بینیوە هونەرمەند دانا کەریمە بەم جۆرە باسی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوورەکات. خۆژیان میتال کردو، نەخۆشی خستون، دەردەداری کردو. دەست و بینام دیوە لێی بچەکیشتان نەخواردەوە ڕۆ حەزرکە با سەرەتا گوڵا و پرژێنیان کرد تا ئەو خوێنوسیە لە بەدەنت خارج نوت ئەو دەستە ئارامەوە ناوێت سەر دەستی چەپی نووسرا بوو ئاخ شیرینکە ئەو ڕۆژانی وەک بە خۆمانی کرد بەم کۆڵانە باریکانی. ئەو ماڵە سپیا بینی ماڵی مەریەمی خاڵکو. بەڵێ ئەم فیلمە کە لەم چەند ڕۆژەی پێشووە ریلیز کرا بڵین بڵاو کرایەوە و ئێمە زۆر دەمێکە بە تامەزرۆین ئەم فیلمە ببینین و توانیمان یەکێمین لە بینەرەکانی ئەم فیلمە لەبەر ئەوەی لەگەڵ مێژووی فیلم دروستکردن لە باشووری کوردستان ئێمە بینیمانە چەند ساڵی پێشوو کۆمەڵێک فیلمی فیچەری درێژ دروست کراوە. ئەو فیلمانە لە ژانرەی جیاواز بوون، بڵێن گۆرانی ئامێز بوون، هەموو چیرۆکانەی کە لەو فیلمانەی تراکرا بوو بوو بە شێوازێک کە ئەو فیلمانە ساڵانە بەرهەمێنێ. بەڵام ئەم فیلمەی کاکەوراس توانی لەناو ئەو شەپۆلەی کە ئەو فیلمە بازرگانیانەی پێڵێن توانی فیلمێکی جدی بێنێتە ناو هۆڵەکانی سینەما کە ئەمە خۆی بۆ خۆی جێگای خۆشحاڵیە و ئەکرێت ئەم فیلمە لە دوای بینینی هەم بۆ بینەر هەم بۆ ئەو بەرهەمهێنەران هەم بۆ کۆمپانیانەی کە بە سپاسەوە کە سەپۆرتی فیلمەکەن ئەکرێت لەم شێوە فیلمانە پەرەی پێ بدرێت چکە بەڕاستی پێویستمان بەم شێوازە چیرۆکەیە، پێویستمان بەم جۆری ژانرەی فیلمەیە چکە بەڕاستی بینەری کورد ناکرێت تەنها یەک شێوازی دروستکردنی فیلم ببینێ، ئەبێ هەمە ڕەنگ بێ و ئەمەش یەکێکە لەو فیلمانەی کە هەم بینەر کاچێتە ناو فیلمەکەەوە تووشی تێڕامانە بێ، هەم کەیتە دەرەوە کۆمەڵێک پرسیاری جدی زۆری لا دروستە بێ لەسەر مەسەلەی ئەم چەمکەیەمان بەکارێنێنەوە لەسەر مەسەلەی کورد بوون کە ئەمە خۆی بۆ خۆی بە تایبەتیش لەم ئان و ساتەیە کە کورد لە بە کۆمەڵێک ئاڵانگاری و بە کۆمەڵێک کێشەی هەم هەرێمایەتی هەم نێودەوڵەتی ئاڕوا کە ئەکرێت جارێک ترێمە بە دوای ئەو ناسنامەیە بگەڕین، بە دوای ئەو نەهامەتیانە بگەڕین کە لە مێژووە ڕوویە و بکرێت مەسەلەن سوودێک لەوانە ببینرێتەوە کوتاچی کورد. وێ بە بڕای منە فیلمە هەم لە ڕووی تەکنیکیشەوە فیلمێکی سینەماییە، ئەم لە ڕووی سینەماتۆگرافی، لە ڕووی دەرهێنان، لە ڕووی مۆنتاژ فیلمێکی دڵخۆشکەرە و ئەو ئەکتەرانەشی کە بەشداریان تیا کردووە ئەوش هەمە ڕەنگن لە ئەکتەری باشوور لە ڕۆژهەڵات لە باکوور و ئەم فیلمە توانیویشێتی کۆمەڵێک گۆرانی لە ناو فۆلکلۆری ئێمە بێنێتەوە کە ئەمە من بۆ نمونەیەکێک لەو گۆرانیانە بەلایمنەوە زۆر تازە بوو، زۆر پێم خۆش بوو کە جۆم لێ بوو، بۆیە من هیوادارم بینەری ئێمە بێن ئەم فیلمە لە کیس خۆیان نێن و ئەم بێجگەلەوەی کە ئەم فیلمە ئەبینن ببێتە ئەوەی کە هاندان بێ بۆ لەم جۆرە فیلمانە دروست بکرێ و من زۆر سپاس دەکەم. خۆژیان میتال کردو، نەخۆشی خستون، دەردەداری کردو. دەست و بینام دیوە لێی بچەکیشتان نەخواردەوە ڕۆ حەزرکە با سەرەتا گوڵا و پرژێنیان کرد تا ئەو خوێنوسیە لە بەدەنت خارج نوت